ئازیزانی ئەمە لەر شوێنەکەم سڵاتان لێ بەبیانیتان باش بێت بەختەوەرین ئەمڕۆژ دەرفەتە بووە لەگەڵ ئێوەی ئازیز بەردەوام بین هیوادارین ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی پڕاوپڕ لە چالاکی و وزەی ئەرێنی بێ بۆ ئێوەی ئازیز ئەگەر دەرفەتیشتان هەبێ بتوانن بینەری کۆی بڕگە بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژێکی نوێ بن ئەمڕۆ من لەگەڵ تاوی هاوکاران و هاوکارم سەرکۆ کۆی بڕگە بابەتەکانتان پێشکەشەکەین سەرکۆیان سڵاو لێ سڵاو لێ بێلانە تۆ باشیت وڵای باشیم قۆبچی ئەو چاکەتەم هەر وتم سڵاو لێ بوو بوتم بکرد دەستۆ فڕێمێ بە خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێ بێ بەیانیتان باش خۆشحاڵینەم بەیانش لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پێتانەگەینەوە بە هیوای تەندروستیەکی باش بە هیوای خۆگونجاندن لەگەڵ ئەم کەش و هەوای ئێستاە کە سەرمایەکی زۆری هێنا وشکە سەرمای پێڵێ من سەرمامە بەڵام ئەوەی کە گرنگە هیوادارین کە ئێوەش ئاگاتان لە تەندروستی خۆتان بێت بۆی کە هیچ کاتێک تووشی ئەم پەتا وەرزیانە نەبنەوە بە تایبەتی ژاکاتان لە مناڵەکانتان بێ ئەمڕۆ کۆمەڵە تەوەر و بابەتمان بۆ ئامادەکردن کە هیوادارین بینەری پرۆگرامەکەمان بن لەگەڵ تەواوی هاوکاران لە پشت کامێرە و کۆنتترۆل لە ڕێگەی میوانەکانمانە بتوانین سوود بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین ئەو بۆیە سەلاوی بینێران بڵێن چەند خراپە بەسەر گۆڵە شکر سەرماوە بووە ئەو بۆیە ئەو بابەتە باسەکەم بۆیە وا بەسەر گۆڵم چونکە هەمیشە بەیانیان ئەو کزە سەرمایی کە هەیە هین دانیشی لێ ئەڵێ ئەو سفلیتانم بۆ بخەنە سەر ساردی زۆر زۆر گەرمە ئەوە بۆیە پێم خۆشە بۆ یەکەم جارکە سەرمای بووە شەڵا بە دوورە بی لە هەموو پەتاوەرزیەکان و گرتمان هەمومان گرتمان پەتاکە ئەخجە خۆجارێک تیژێگرینەوە هیوادارین کە هەموو لایەک تەندروستیەکی باشیانە بێ و بتوانن بە چالاکانە لەگەڵ کار و پیشەی ڕۆژانەی خۆتانە بەردەوام بن و ئەوەشی کە گرنگە من حەزم کردم بابەتە تۆزێ باسکەین بەیانیان لە هەر شوێنێکین لە هەر شوێنێک کارەکەین بتوانین مودی یەکتر نەگرین لەوەی کە نەماتوانی خۆمان چالاک بین چالاکی خەڵکیش بمرێنین چکە لە بەرەوەی کە زۆر جار بە بەیانی باشێک تۆ توانی وزەیەکی باش لە بەرامبەرەکە و توانی باڵسو و کەوتێ توانی هەڵسوکەوتێکی باش لە بەرامبەرەکە دووە ئەو ستافە پڕ لە ئینێرجی و پڕ لە وزەیەمان لەگەڵ ئەرێنی بەخشنەوە بێمەوە نیە ڕێگوایە سڵاو لە هەرێک لە کاکە هادی و کاکە سۆران و کاکە تارەق و برادرانی کۆنتترۆڵیش بگومان ئێمە هەمیشە ڕۆژانە کە پرۆگرامەکەین بەڕاستی بەو وزە و تاقە ئەرێنیانی ئەوانەوە کە ئەماتوانین ئاو زۆر بە باشتر وە پێکمان ئێمە دەرەکەین بەڵام ئەرکەکە لە سەرشانی ئەوانە و هیواداریشین کە هەمیشە ئەوانیش تەندروستیان باش بێت و ئەوانیش باش بن چی لە لای تەوەرەکان ئەچین لای تەوەرەکان وەرزی سارد و سەرما دەستی پێکردو نزیکە بینەوە لە وەرزی زستان بۆ ئەو کەسانی کە یەکێک لە ئاژەڵە ماڵیەکان لە نێو ماڵەکانی خۆیانە بەخێوەکان ڕەنگە زۆر کات ئەم سارد و سەرمایە گرفتی تەندروستی بۆ ئاژەڵە ماڵەکان دروست بکات ئەمڕۆ لەم تەوەرەیە ئەپرسین بابزانین ئەو کەسانی کەیەکێک لە ئاژەڵە ماڵەکانیان هەیە لە نێو ماڵەکانیانە چۆن بتوانن لەم وەرزای ئاگاداری تەندروستیان بن چۆن بزانن کە ئەم ئاژەڵیان نەخۆشە چەندە گرنگە بە زووترین کات بیبەن بۆ لای پزیشکی ڤێرتەرنەری بۆ ئەوەی کە گرفتەکە لەسەر و ئاژەڵە قورستر نەکە ئەم بابەتە تاوتوێکین لەگە زۆر بەڕێز دکتۆر بەیان عەقیل سەعید کە بەڕێزیان پزیشکی ڤێرتەرنەرین بە خۆشحاڵی ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانەیە فەرموو دکتۆرە بانی باش بانی باش زۆر بەخێر بێت دکتۆرە سەر چاوم فەرموو زۆر سپاس بانی باش دۆرە بەخێر بانی باش زۆر بەخێر بێت گۆڕانکاری وەرزەکان بە شێوازێکی گشتی لەسەر ئاژەڵەکان و بە تایبەتریش وەرزی سارد و سەرما چ کاریگەریەک دروستەکە لەسەر ئاژەڵی ماڵی بۆ ئەوانی شوەکو هەر وەکو بڵین چۆن هەستیان هەر وەکو هەستی خۆمانە یعنی هەست بە سەرماکەن هەستەکەن زیاتر سیرەکەی حەزیان لە خەوە حەزیان لە شوێنی گەرمە ئەشنە بەر هیتەرەکە نزیکی سۆپاکە کە مەسەلەن لە ناو خەڵکا زۆر باوە ئەڵێ سەگ و پشیلە بۆ نمونە ئاژەڵ سەرمای نابێ یعنی ئەومان زۆر شتیوان نییە بە هیچ نەوەیە ئەوانیش سەرمان ئەبێ ئەوانش حەزیان لە هیتەرە حەزیان لە شوێنێکی گەرم و نەرمە مەسەلەن بەتانێکی بۆ داخە زۆر زۆری پێخۆشە ڕاکاتە ناوی دائانیشە لە بەرەوەی زۆر باش ئەی ناسێتەوە حتا وەکو ئێمەش یعنی ڕاستیەکەی حەزیان لە خواردنێکی خۆشیشە ینی خواردنی زیاتر داوا ئەکات لە شیشیان خۆشیان داوای ئەەکەن و پێیان خۆشە بۆەوەی لەشی خۆیانی پێگەرم بکەنەوە من بەڕاستی لە نمونەیەک لە هۆی دوێنێ ئێمە باسی ئاژەڵە ماڵەکانەکەن لە هیتەر و زۆپاکە نزیکە بێتەوە ئەی ئەوانەی کە لە دەرەوە نێسابێت چ سەرمایان چیان بێ دوێنێ لە پارچی ئازادی بۆم باس کردی پشیلەکی بچووکمان لەگەڵ هاوکارانمانە
زۆر سارد بوو شوێنەکە هیچی کەی لێ نەبوو هێنام وازی لێ نانای لەگەڵمان نبوو هێنامانەوە بۆرە لە کورسا زۆرمان پشی لە هەیە وتمان بەشکم لێرە خواردنی بینەوە ڕابێ لێرەش ڕناو ناچار بین هەم دیز بینەوە شوێنەکەی خۆی دای بنێ بۆ ئەو پشیلانەی کە لە دەرەوە باسی ماڵیەکانەکەن بە تایبەتی کە ئەڵێ سەرمایانە بێت ئەی ئەوانە چی بکەن هەنێ ماڵ هەیە ئەوکو چۆن ئێوە ئەڵێن ئێمە لای کورسات مەجموعە پشیلەمان هەیە هەنێ ماڵ هەیە ئاگام لێیە هیتەر دانێ لە حەوشە ئەڵێ پشیلەکان هەموو لە یاکۆ ئەبنەوە مثلەن هەیە وەکو بڵێ ئەتوانی وەکو کارتۆن و نوێن و شتیان بۆ دروستکەی خۆیان ئەچنە ناوی لە زۆر شوێنیش ئەمە هەر هەیە لە زۆر شوێن بینیومە بۆ کسیان بۆ دروست کردوون شتیان بۆ دائەخەن لێرەش خۆی لای پشت خۆمانەوە ئەمسە شەقامە ڕێکخراوێک بۆ بزان بۆ خانی بۆ سەگەکان دروست کرد ئەو کارێکی باشە هەرچۆنێک بە یارمەتیکیان ئەی خۆشە باشە دکتۆر بۆمان باس کە ئەگەر یەکێک لە ئاژەڵە ماڵەکان سەرمای بێت ئیتر هەر هۆکارێک بێت لە دەرەوە بەیان لە ناو ماڵەکەیە بێت لە ژوورێک کاداینن کە ژوورەکە سارد بێت چ کاریگەریەکی نەرێنیە بێت لەسەر تەندروستی و ئاژەڵە و دواتریش چۆن ئەو خاوەن ماڵە بزانێت کە ئاژەڵەکان نەخۆش کەوتووە بەڵێ یەکێک لە کێشەکان تەنانەت مەسەلەن حتا لە خۆشتنە لە ئەبێ شتنیان کە لە ماڵەوە بێت ئاژەڵی ماڵی لە زستانە زۆر کەمتر بیشوی چکێکم معڕەزە بۆ ئەوەی سەرمای بێ چەند ڕۆژ جارێ فشۆرە باشە لە مۆرزایە لەوە دەرەتی چەند ڕۆژ جارێت چکەمە هاوی نییە ئەمە زستانە چەند هەفتە جارێکە هەر ناوێ باشترە کە نەشۆرێ ینی مەسەلەن بیکەیت ئەگەر زۆر مەجبور بی پشیلە خۆی ئەسڵەن شتنی ناوێ مەگەر ینی حاڵتێکی زۆر تایبەت بێ و بەڕاستی دوای ئەوە تووشی هەڵامەت ئەبێ یعنی تۆ کوایە مناڵێکی مەلۆتکەت هەبێ ینی ساوە ئەبێ ژوورەکەی زۆر بۆ گەرمکەی پیانەڵە مەڵەمە ڕۆژە بێ لای هیتەر و سۆپاوە بێ ئەمە گەر زۆر مەجبور بێ بیشوە زۆر دوای شتنەکە تەلەفۆنم بۆ ئەکەن ئەڵەن دکتۆرە مەسەلەن پشیلەکە ئەپژمێ یا سەگەکە ئەپژمێ هەر ئاژەڵێکی کەش بێ تەنانەت یعنی تەیروتیوریش ینی هەیە تەیروتور هەیە لە ماڵە لەگەڵ یانە ئەژی هەیە زۆر ماڵیە چێتە لای بەلوعەکەەوە دەمەنێ بە بەلوعەکەەوە بەسەلەن ئاوە خواتەوە و ئاو بازیەکە حەزی لە خۆپەڕکردنە لەو حاڵەتەشە هەر سەیرەکەی ئەڵێ نەخۆشە ماتە کزە باشە دکتۆرە کە نایشۆی هەندێک جارەڵێن ئەم پشیلەیە هەرچەنە خۆی قورسە خۆی دایم حەزی لەوەیە کە دانیشیان پاڵکێ تووکێکی زۆر بەجێڵە لە ماڵە ئەی ئەمە چی چۆن مامەڵی لەگەڵا بکەیت داهێنان یەکەم شت ئەبێ ینی شانێکی باشە هەبێ ڕۆژی 2 جار بتانی 3 جاریش پشیلەکە دابێنی ئەمە ئەگەر توکۆرینی زۆر بێت یەکێک 2 ئەبێ ڤیتامیناتی باشی بیتێ بۆی ئەو کێشەی حەلکێ خۆی نەقسێکی هەیە وەرزگۆڕینیش با بڵێن پاییز و بەهار زۆر ئەتیادی ئاژەڵەکان هەموویان بەعام ئەوەیەکی زۆریان لێ ئەوەرێ زۆر جار ینی خۆی مرۆڤیش ینی هەروایە چکە خۆی وەرزی با بڵێن خوێنگۆڕینە لای خۆمانێک و پێی ئەڵێن حرەکەت یان جسم خۆی هەمووی وایە ئەگۆڕێ بەڵام کێشەکە لە چیایە ئزعاجە لە ماڵە بوو ئەم ئاژەڵە ئێمە بەس قژم بڵین هەموو جارێکەڵم ئێمە بەس قژمان بەقی ئەوان مەسەلەن بەس ئەوان تەسەوەر کە هەموو لەشی بۆ نەوعەیە حتمما زۆر دیارە جل ماڵ هەمووی ئیبادە ئەبێ بەڵام ئەوە بەو دوو حەلە باش ئەبێ زۆر باشترە خواردنی باش ڤیتامینات هیچ سپرایەک شتێکەیە کە بەکاری بێنی بۆ ئەوی کە پاکی کاتەوە ئەگەر نەشی شووی بەڵێ شامپۆیەک هەیە یعنی چۆنەڵێ ئاوی ناوێ هینە وەکو درای وۆشێکە توانی بۆی بەکار ئەهێنی کە پێ ئەشوی پاک هەر شامپۆکە و دو دای بێنە وشک ئەبێتەوانێت تەڕیش نییە و پاکیشە بێتەوە بۆ نمونە هەیە جاریوا شوێنێکی قاچەکانی حەزەکەی زۆر جوان بیشوی لای کلکیەوە نازام شوێنێکی پاکەیتەوە لە سەگ بێ لە پشیلە بێ باشە دکتۆرە زۆر کات بۆ نمونە لە وەرزەکانی ترە ئاژەڵە ماڵیەکان ئەو کەسانی کە هەیەە ڕۆژانە کاتێکیانەیە ئەیان بر بۆی کە بجوڵە پیاسی پێ بکەن ئێستا لەوەی کە وەرزی سەرمایە لەوانەیە نەیهێنە دەرەوە چی بکەنە و هاوڵاتیانی کە و ئاژەڵە ماڵیانەیە بووی کە هەم جوڵەی هەبێ ئاژەڵەکە هەم بتوانێت سەرماشی نەبێت کە تو باسیەکەیت وڵی پیاس پێکردن ضرورە هەر ئەبێ پێ بکرێ یعنی بەس زستانە بارانە مشکلەکە ئەوێ تۆ بارانێکی زۆرە هەر ئەبرێن یعنی بیبی باشترێکە سەرمای نابێت دکتۆرە
عامەتەن خۆی پشیلە پیاسەی پێ ناکرێ بۆ نمونە ئەوەی کە لە ماڵەوە بێت تەیریش هەر پیاسەی پێ ناکرێ ئەوەی کە پیاسەی پێکرێ و زەختێکی زۆرە لەسەر خاوەنەکەی کارچەنە من ئەڵم ژیانت ئەخاتە سەر سیستم یعنی سەگ بەخێوکردن ئەو خاتە سەر نیزام بەیانی زۆبێ هەستی ئەگیلا ماڵەکە بۆ پیسەکاتەوە ئەیبێ بۆ پیاسە ئەیبێتە دەرەوە فێر ئەبی یعنی بۆ نمونە لە داوامەوە ڕاکەیتەوە بۆ ماڵەوە لە بەرەخەمی سەگەکەتە ئەیبێت هەم خەمتە هەم خەمیەوەتە ماڵەکە بۆ پیس نەکاتەوە ئەشتوانی فێریکەی شوێنێکی بۆ دابنی لە تەوالێتە کە یان پاد هەیە بۆی دائەنرێت ئەمانش بۆی کە لە ماڵەوە بوو زۆر زەڕور بوو بچێتە ئەو شوێنە یعنی ئەبێ فێری ئەوانە بکرێ ئەمە ئەگەر لە شوقەیەبی ئەگەر لە ماڵابی خانوو بێ و دەرگای بۆکەیت و ئەچێت لە حوشە هەر چۆنێک بیانتر فێر ئەبێ لە ڕۆژێکاتۆ 6 جار 7 جار ئەچێتە دەرەویەتەوە بەس بۆ پیاسەکە تقریبا ئەگەر بەپێ حەجمی سەگەکانیشە سەگی گەورە زیاتر ئەتوانێت تەحمل کات بەپێ حەجمی خۆی بە سەگی بچکۆلانە ناتوان ینی میزەڵانی تەحملی 4 ساعت 5 ساعتەکە دوای ئەوە فەقیران تووشی ئیلتیهاباتە بن ئەگەر ئینسان دوای تووشی ڕەمل و کێشەی کە ئەبن ئەگەر تۆ فێر یعنی ئەوە زەختی بخەیتە سەرونەی کات چکەتیانە زۆر عاقڵە بەڵام دوایی باجەکەی لەو سەرەوە ئەدرێ باشە وەڵامی و پرسیارم وە نەگرت تۆ باس لەوە کردت سەرمایانە بێ ئاژەڵە ماڵەکان و بە تایبەتریش با باسی ساکەین کاڵی گرنگە ئەبێ پیاسی پێ بچێت ئەلە مۆرزە سارد و سەرمایە ببرێ بۆ پیاسە چۆن بیپارێزی قەمسەڵی لەبەرکەی بەخوا قەمسەڵەیان هەیە بەدلەی زۆر جوانیان هەیە لەبەرەکرێن بەس قەمسەڵەکە بۆ کاتی باران مەتەڕی هەیە ئەی قەمسەڵی زۆر جوانیشە بخوا مۆدیلی زۆر جوانیشیانێ کڵایشی هەیە بەڵێرە وەڵا کڵایشی هەیەیان وەکو پانتۆڵی تر کلکەکەی و عەفوشێنی پیسایەکەی بە دەرەوەیە ئەترەوەی پارێزە لە بەڵێ بلوزی ملاریان هەیە شتی زۆر جوانیشیان باشە دکتۆر بەیان بۆمان باسکە باوترین و دیارترین ئەو گرفت و نەخۆشیە تەندروستیانە چییە بە تایبەتتر لەم وەرزای ڕوبەڕۆی ئاژەڵە ماڵەکانە بنەوە هەڵامەت ئەوە یەکسەر ئەزانین کە یانی سەرمای بووە پشۆرێ تەڕە مەسەلەن هەر خۆیان تیانایە حەزەکە بچێت لای ئەو پەنجەرەوە دانیشێ خۆی نووسێنە بە پەنجەرەکەەوە یان دەرگا هەیە بۆ نمونە سەر دەرگای حوشەیە دەرگای باڵکۆنە ئەو ژێری کراوەیە سێرەی ئاژەڵەکە چ ئەلیا بخۆ ئەنوێ سەرمە عینەن چۆن یعنی چۆن ئەڵێن تەشبیهات نەبێ بەڵام من خۆم زۆرم خۆشێن یعنی هینیان ناکەم خۆشمان زۆر جارا ئاڵێ نووسم بەتانیم پێوە نەبوو سۆپاکە کوژاوەتەوە شتێکی وای سەرمان بۆ هەوایەکم لێیاوم ئەمە ئینشۆکو ئەو حاڵەتانیان هەیە ئەچێ لیانە لەو حاڵتەیە زۆر سەرمایانە بێ باشە زۆر کاتەپێنی و ئاژەڵە ماڵیانە ئەگەر خۆشت نەبێ سەردانی کەس و کارتەکەیان ڕەفیقیت هەیەی ڕاستەخۆ حەزەکات یاری و لەگەڵکە هەندێک جار زمان بەجانتایانە زۆر کەس هەست یاری بەو بابەتە هەیە کە لینجیەکی هەیە بەڵام ئەڵێ من دەرزیم لێیاوە یاخود زۆر کەس هەیە ئەڵێ بەردەوام لە لوتی و ئاوێکی زۆریەتە دەرەوە بە تایبەتی لە سەگا ئەمانە هیچ زیانێکی هەیە گەر بەر کەسێک بکەوێت یان بەردەستی بکەوێت یان بەر لەشی بکەوێت کورد زۆر جار خاوەنەکەی خۆشی ماچیشی ئەکات یعنی ئەمە زیانی هەیە بەڕاستی زیانی نییە شتێکیش نییە با بڵێن کە دەرزیەکەی لێ ئەیت خۆی ئەمە هەنێشت هەیە بێ بیزانین لە بەخێوکردنی ئاژەڵە دەرزی کوتان هەیە ئەمە زۆر زەڕورە ئەم کوتانە کە ئەبێ بکرێت لە ئەوڵەوە ترکە ئەمە ئاژەڵە وەرئەگریت تو زۆر مواعیدەکان ئەبێ مەزبوط بێ لە کوتانە ئیهمالی شیتیانەکرێ بۆ ئەوەیە کە چەند نەخۆشیی ڤایرۆسی هەیە ئەم ئاژەڵە لێی بە دوور ئەبێت و کێشە و خەفەتی ئەم نەخۆشیانەش لە ئێمە دوورە بێ یعنی ئەگینا ئەم نەخۆشیە ڤایرۆسیانە ئەوە نییە بڵم بۆ ئێمە بگوێزرێتەوە یا زەرێک لە بات لە ئێمە بەڵام ئەوەی کە زۆر زەڕورە بۆ ئێمەی مرۆڤ هەر نوع ئاژەڵێکمان هەبێ ماڵی حەبی کرمە ئاژەڵ ناوسکی با بڵێن ئەتوانێ ئەگەر خواردنێکی نەکوڵاو بخوایە باش نەخوایە پیس بخوا لە هەر شوێنێ جاریوا هەیە سەگەکەتی خۆتە زۆر جوان بەخێویەکەی زۆر تێرە ئەیبێتە دەرۆ زمان لە شتێکەوە ئەیە مەسەلەن شتێکە بینێ پیسە بۆنی ئەکا بەڵام تۆکم حافظەیەک حەبی کرمەکە ئەوە زۆر زەڕورە بۆ یعنی بۆ ئاژەڵە ماڵیەکان کە وەری بگرن بە هەموو جۆرەکانیانەوە ئەوە بۆ ئێمەیە پاراستنە بۆ ئێمە چکە کە ئەو تەندروست بوو سڵفە پیساییەکەی میزەکەی ئەگەر لە ماڵەکە شابێ ئێمە کێشەمان نییە
وعينا شت أقل دري شو بيكا يعني شون الله دري شو هر سلامة أبي لبروي كشيء يعني هني نخوشي هي كنقلة به زياتر للرجاء بيسايا كون نقل أبي هسا چارەسەریەوەش دۆزراوەتەوە کە سەگ بیان پشیلە بێ بەو دەرمانی بووی دانێن بۆ نییە کاتچێ لەویایی تر پیسایی شتەکەیەکات بەڵێەوە تەمرین و ئەو هینێ ئەوە زۆر باشە بەڵام ئەی پیسایەکە کە ئەمێنێتەوە بڵێن ئەگەر ناوسکی ئاژەڵەکە مرۆڤ هین بێت کرمیتیانە بێ بۆ ئێمە سەلامەتترێکە یعنی چۆنەڵی من هەر ئەڵێمەوە بۆ ژینگە هەمووی بەعام تۆ کێشەیەک لە ژینگە شکۆڵەکەیتەوە باشە دکتۆر بەیان زۆر کات ئەومان بیستوئەڵەن بە تایبەتر لیکی سەگ خۆی ئەتوانێت خۆی پاک بکاتەوە ئەمە تا چەند ڕاستە پشیلەک ئەتوانێت پشیلە زۆر ئەتوانێت خۆی پاکاتەوە یعنی پشیلە لە ساڵێکە ئەگەر دوو جار پشۆرێ چۆنەڵی زۆرە کەم نییە لەو نوعان هەرچەنە ئێمە لێرە خەڵک لێرە هەر وەکو کللتورێ پشیلە فێرن هەیە هەفتەی جارێکیش ئەیشوە بەس خۆی لە ساڵێکا دوو جاریان بەسە ئێستا تۆ بیهێنە پیسیکە پشیلەکە با بڕاتە دەرەوە خۆی لە شوێنێکا دانیشێ ئەگە بە ڕۆژێکشنە دوو ڕۆسی ڕۆژ دووەسێکی ئەڵی تۆ بڵێن پشیلێ شۆرابێ بەس ئەمە بە شەرتێک سەحەتی باش بێ بەچی ئەزانی پشیلەیەک نەخۆشە سەیرەکەی چڵکنە کزە ئاژەڵ بەعام ئەڵێ ئەم ئاژەڵە بە چیا بزانم نەخۆشە کزە بانیەکەی نایەت گوێچکەکانی داگرێ ئیتر ئاوا یعنی نەشاڵی تیانە ئەزانی کە ئەمە یعنی دیارە کێشەیەکی باش ئەگەرێکێک ببوورە سەرکۆگەرێکێک لە ماڵەوە لە ئاژەڵێک زیاتری هەبوو بۆی کە بەخێوی کە ئەگەرێکی کیان تووشی هەڵامەت و ئەم نەخۆشیانە بوو کە بەهۆی سەرما و سۆڵە و تووشیانە بێت ئەشێ بگوێزرێتەوە بۆ ئاژەڵەکەی تریش ئەگوێزرێتەوە وەڵا حتا ئەگەر جۆرەکانیشیان جیاواز بێ هەر ئەگوێزرێتەوە ئێمەش ئەتوانین ئێمە تووشی هەڵامەت بین نەقڵ ئەبێ بۆ پشیلە و سەگەکانمان باشە دکتۆرە پشیلەی خۆمانە پشیلە بۆرەی کێوی کە خۆمان هەمانە ڕۆژانە لە ماڵەکانە لە دەرەوە ئەیبینن زۆر باس لە تایبەتمەندی ئەم جۆرە پشیلەی خۆمانەکەن کە پشیلەی بە پێ پشیلەی کوردیە و بەرگەی زۆر سەرماگرێ و پشیلەیەکیشە هیچی ناینێ بەڵام لە ماوەیەکی ساڵێکیشە چەند جارێک دەتوانێت چەندین جار بێچووی ببێت ئەمانە ئەو تایبەتمەندی پشیلەی خۆمان چییە؟ ڕاستەمانەی ماڵیەکان چەندین توخمی جیاوازن لە وڵاتانی دەرەوە هاتوون ئەم هەموو خزمەتەشی یەکەی ئەنجاهر بێ ئەگەڵ لێ بێ ئەو هیچیشی بۆ ناکەیت پاکوتەمیزیشە زۆر وریاشە تایبەتمەندی خۆشی هەیە تەبیعەتیشیان خۆشە بەس ئەمە یەکشت هەیە ئێمە پیاڵین پشیلەی کوردی بۆ نمونە یا پشیلەی خۆی فەقیرانە بڵێن ئەوانەی سەرجادن لە هەموو وڵاتێکیش هەن ئەم پشیلانە لە هەموو وڵاتێکیشانی هەر لۆکەڵیە هەیە بەس طبعیان تەبیعەتیان زۆر خۆشترە لە پشیلەکانی کە بەعام بە پێی ڕەنەکان یعنی خۆی ڕەن و جۆر لێرانە ئەوانەی دەرەوە ئەوەیە تایبەتمەندیەکان ئەم نەوعە فعلەن خۆی زۆر ئیجتیماعیە وریایە زیرەکێکی غەریبی هەیە ساماڵیشە بن بەڵێ هەندێک کەسەوانە بەخێوەکات هەندێک کەس هەیە بەڕاستی مەسەلەن کە من ینی هەموو عجەبیانم هەم نازام چۆن ڕێز و سپاسم هەبێ بۆیان یعنی چۆن پێیان بڵێم و پێیان بگێنم هەندێک کەس حەزەکە پشیلە بەخێوکە لە دەرەوە ئەگەر بەچکەیەکە دۆزێتەوە ئەیباتە ماڵەوە و یعنی ئەمەنە جوان بەخێوی ئەکا ئەگەر ئەو پشیلێ بە هەرچەندێک کڕا بێ بەخێ و نازداریش نییە لە لای هەر ئەشڵێکە حەزەکەم پشیلە بەخێوکەم حەزەکەم ئەوانە زیاتر بەخێوکەم متعەشیان زۆر زیاترێکە باشە کاتە دکتۆر بەیان جیاوازی ئەو پشیلانین کە لە دەرەوەن لەگەڵ پشیلەیەکا کە تۆ لە شوێنێک ئەکرێت وەڵەمە پشیلەی ناوماڵە ماڵیە چ جیاوازێکیانەوەتە ئەوەی دەریشەوە بە هەمان شێوازی پشیلە ماڵەکانی تر ماڵیە بێ بۆ نمونە هەر شتێکت بێ ئەتوانی فێری بکەیت و بەگوێت بابەتانەیە تەنانەت ئەتوانی ینی هەیەە ئەڵە دکتۆرەیەک تۆزیماوە قسەم لەگەڵا بکات و زۆر ڕاستە پشیلەیەکمان هەیە هێنن بۆ عیادە کەبان یەکەم جواب مەیاتەوە مەسەلەن خاوەنەکەی بەجێ هێشتووە تۆراوە ئەو زۆر جوانە پشتمان تێکە ئەتۆرێ ڕوومان تێ ناکە کەبان یەکەم هەرچەند بانیەکی زۆر جوان جواب تێاتەوە ینی زۆرم هەیە لەوانە بەس ئەو دانەیەکم هەیە زۆر تایبەتە زۆر یعنی تیانە مەسەن دەستەکاتە ملە هەر لەم کوردیانە دواتەکەوێ یەکێکم هەیە ئاوا دەسێنێ بە ڕوومەتە یعنی ئیتروا و لێیە خەڵک هاتووە
مثلا خەڵک هەیە بۆ نمونە هەنێک کەس هەیە حەزەکە پشیلێکی جوان بەخێوکە. ڕاستەکەی من خۆم ئەو شوێنەیە کە خۆم هەمەش بەشێکم هەیە هی بەخشینی ئاژەڵە لێ ماوەتەوە یعنی هەمە یەن بڵێ ئەڵە پشیلێکی توکنی جوانم ئەوێ کە ئەو پشی لە کوردی ئەبینی ئەمەنە بە دەوریایەت و خۆی پێ هەڵ ئەوە سێویاری لەگەڵاکە ئەڵە منە مابم تازە من دڵم بەمەوە نووسە چکێکم فعلەن ئەو پشیلێ ئەزانێ لەفتی انتیباهەکە و بانەکە و دائمی شیاری و لەگەڵاکە پشیلە جوانەکان وەکو ئەم توحفەیە جوانن زۆر بەس ئەو هینانەیان نییە ئەو نەشاتانیان نییە ئەو ڕۆحەی نییە لەگەڵتا حەزەکە لە شوێنێکی جوانە دانیشێ و کلکی جوانە و ینی بەڕاستی کەسەی دەکەیان دڵ دەکرێتەوە بەڵام حرەکاتی هینە بۆ ناکە ئەمان نا ئەمان جەزب ئەکەن و معدل مێشکە وای لێ ینی خۆت حەزەکەی وڕێتەوە ماڵەوە بۆ لای زانی چی کردو ئەم جارە چی ئەکا لە دوای ئەمەوە زیرەکن زۆر جوڵەیەکی باشیانێ بۆیە ئاوا تەپۆ نابن و قەڵۆ بن و هەردانیشتن و بیان شوێت و نانیان بێت زۆر قسە لەسەر پشیلە خۆم چونکە بەڕاستی زۆر لە پشیلە دکتۆرە بینە سەر خواردن بۆ نمونە ئەچینە وەرزی سەرما و بە پێی وەرزەکان خواردنیش بۆ ئاژەڵە ماڵیەکان گۆڕانکاری بەسەرایەت یعنی جۆری خواردنەکانیان بەڵێ چۆن ینی پێویستەکە بڵێن خواردن زیاتر ئەخۆن نەک لە هاوی ینی بۆی زیاد بکەیت ڕێژەکەی بۆ زیاتی بەس جۆری خواردنەکە ناگۆڕێەوە نییە جۆری خواردن نا بەس ڕێژەکەی زیاکەی بڵێ بۆ نمونە زۆر جار ئەگەر هەستکەین ئەڵم سەرمای بۆ یاشتێ ئەگەر زیاتر ئاوی مریشکیان حەز لێ هەمویان ئەڵم تۆزێک با گەرم بێ ینی هینێکی گەرمی تیابێ لە هاوی نانا بەعکسەوە لە ناو سەلاجادانی ئاوکەی وەکو جەلی لێیە متعی لێ ئەبینەی خوا ئەوکو حەزیان حتا تەنان حەزیان لە دوێندرمێ بەڵام لە زستانە ئەبێ بەعکسەوە شتەکانی تۆزێ بۆ گەرم بکەیتەوە ئەم شتانە باشە بێخۆن دۆندرمە و شیرینی و بابەتانە دوو شیرینی نانەوەڵا خۆ دۆندرمە شیرینە هەنێک جار دۆندرمە حەزیان لێ خۆی دۆندرمە ئەتوانی بە هەنێک میوە بکەیتە ئاوەوە و بیبەستێ و بۆیان دەرەهێنی بە مکعبات بۆیان دەرەهێنی خۆیان ئەیلێسنەوە و یاری پێ ئەەکەن و پێشیان خۆشەمە لە هاوینە بەڵام لە زستانە بەعکسەوە ئاوی مریشکەکە ئەتوانی هینکەیت بەس خواردنی خۆیان نەخۆنەوە ئاژەڵە ماڵیانەیان هەندێک کەسێڵێ ڕامهێنەوە بە کۆمەڵی خواردنی کە خۆشمانە بەس بە کوڵاوی بۆ نمونە بەڵێ مریشکی بۆ کوڵێنێ زۆریان حەز لە مریشکە بەڵێ خواردنێکی سەحیشە بەڵێ بۆ سەگ و بۆ پشیلەش ئێمە لە ماڵۆ تەیرێکیشمانە بوو ئەویش خۆیە کوش بۆ مریشک سەرێکێشا بە قەفەسەکەیە داوای مریشکیە کرد سەگێکم هەبوو برنج و فاسۆلیا ئیتر هەموو شتانەیە خوارد بەڵێ سەگ ئەتوانی ئەو خواردانەی بیتە سەگ خۆی ئەوەی کە لانێ لە لای خەڵک تۆزێکین بێ پشیلە لە بڵین لە جەماعەتی هینن با بڵین گۆشتخۆرەکانن یعنی بڵێن زیاتر هەموو خواردنیان پرۆتینی زۆر بەرزە تەنانەت ینی سەگ ئەتوانی بە بڕۆکلی و کاهوو ئەوانە بە خێویکی بەڵام پشیلە ناتوانانی بخیتە سەر سەوزەوات بەتەنیا ئەم گۆشتخۆرە 100% ئەم نا گۆشتخۆریشە و ینی سەوزە خۆریشە باشە دکتۆر بەیان لە کاتێکا کەسێک کە بڕیاری ئەوە یەکێک لە ئاژەڵە ماڵەکان بەخێوکا لە نێو ماڵەکانی خۆیانە چەندە گرنگە زانیاری زۆر باش و وردی هەبێ لەسەر شێوازی بەخێوکردنی و ئاژەڵە بۆی ڕوبەڕووی هیچ گرفت و نەخۆشیکی تەندروستی نەبێتەوە دواتر واللهی ئەبێت یان دوو شتێ بیکات یەکەم وەکو جەناب تەڵێ ئەبێت ینی معلوماتێکی زۆر باشی هەبێ و پرسیارکە و ئەمانە ئەمەیان یەکێک هەم لە بەخێوکەر هەم لە دکتۆر هەم لە کەسێکی کە ئاگای لە یعنی ئەبێ بۆ ئەوەی ئەم قەرارە زانی وەکو چیوە وەکووا ماڵێک قەرارە مناڵێکیان ببێ چونکەکەم تۆ ئەم ئاژەڵە ئەبێ بە ئەندامێک لە خێزانەکە یعنی ناکرێت تۆ بیهێنی دوومان سێمان تو ئەو بڵێ من ئەم سەگای ئەم پشیلەیە ئەم تەیرم ناوێ سەریان لێ ئەشێوێ تووشی کە ئابا ئەبن بێتاقەت ئەبن ماڵیان لێ ئەگۆڕێ ئیتر تووشی خەمۆکی ئەبن یعنی کێشەیان زۆرە زۆر باش دەست خۆش بە